لێرە ئینسان چی فێرە بێت؟ ئەو فێرە بێت کە چوونە جەبهە و نەچوون ئەمر زیاد ناکەن، ئازایەتی و ترسنۆچین ئەجەل پێش ناخەوە دوای خەڵ. هەروەکو چۆن هەیە پێشمەرگەی شۆڕشی ئەیلولە هەتا پێشتا زیندووە، ساڵهای ساڵە شەڕیشی زۆر دیوە، یان پێشمەرگەی لە زۆربەی شەڕەکانە بەشدار بووە، کەچی ئێستاش هەر ماوە. هەیە زۆر بە شڕی بریندار بووە، لە شوێنی زۆر خەتەر و حەساسی دراوە، بەڵام هەتا ئێستاش هەر ماوە. کەسانێکی تر هەن یەک لەسەر دوی ئەویش بەریان نەکەوتووە، وا خەتەریش نەبوون و مردوون پێی. هەیە قاچی بەرکەوتی دوای پێی مردووە، کەسی هەیە سەری بەرکەوتووە و ماویشە. ئینسان لە واقعی ژیانەکەی ئەوە فێرە بێت، لەم قورئانەیە ئەوە فێرە بێت کە مردن بەدەست خوای پەروەردگارە. لەبەرەوە ئینسان لەوە نەترسێت کە بڵێ جیهاد لەسەرم فەرز بووە و بەخوا بچینە پێش بۆم جیهادەوە کوژرێن. جا قورئان خۆی چونکە خالقی بەشەر لەدگاری ئەم مرۆڤە خوای پەروەردگار بەشەری دروست کردووە، ئەم پەیامەشی بۆ ناردۆتە خوارەوە. ئەم پەیامەت بە هەموو شێوەیەک لەگەڵ هۆرمۆنەکانی لەشی ئینسانە گونجێ، لەگەڵ حەز و ئارەزویە گونجێ، لەگەڵ ترس و دینە گونجێ، هەمووی تەوجیهەکە. یەک ئاەت هەموو شتێکی بۆ مەوزوع نەکاتەوە، هەمووی پارسەنگەکە.